زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەوڵی داوە لەسەر جەمشار و شارۆچکەکانی سەر بە سنووری پارێزگای سلێمانی خزمەت بە بواری خوێندنی باڵا بکات و بۆ ئەو مەبەستەش ژمارەیەک کۆلێج و پەیمانگای لا دەرەوەی سنووری پارێزگاکە کردوتەوە. بە مەبەستی ئامادەکردن و ناساندنی بەشێکی دیکەی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی وەک ستافی بەرنامەکە و تەلەڤیزۆنی SPUHD ڕوومان کردە شاری پایتەختی شەهیدانی هەرێمی کوردستان. وەک وەفایەک بۆ وارسی ئەنفالکراوان، زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لە ساڵی 2010 بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی هەرێم پەیمانگایەکی لا پایتەختی شەهیدان بە ناوی پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ کردەوە کە ئامانج لا دامەزراندنی ئەم پەیمانگایەش پێگەیاندنی کادری مامناوەندە لە بوارە جیاجیاکاندا. لە سەرەتای دروستبوونی پەیمانگای تەکنیکی چەمچەماڵەوە لە ساڵی 2000 بەشی کارەبا دروست بووە لەگەڵ بەشی پەرستاری. لە سەرەتای دروستبوونیەوە ئێمە پێشوازیمان کرد لە 53 خوێندکار بە هەردوو زانستی و پیشەییەوە بە ڕەگەزی نێر و میێوە و هەتاکو ئێستا نزیکەی 760 خوێندکارمان تەخەڕوجی پێ کردووە لە ئەم بەشە و 26 خوێندکارمانیش تەخەڕوجی کردووە بە بواری تاسیساتی کارەبا. دیارە ئێمە لە بەشی تاسیساتی کارەبا خوێندکارەکانمان ڕادێنین لەسەر وانەی پراکتیکی بۆ پێگەیاندنی کادری مامناوەندی. واتە ئێمە وانە پراکتیکەکان لای ئێمە جێی بایەخی زیاترە بە حکمیەوەی ئەمان کە کادری مامناوەندی پێگەێنین. من وەکو ڕێخەری بەش و وەکو بڕیاردەر بەش زۆر سوپاسی مامۆستاکانەکەم کە لە ساڵانی ڕابردوو بەو قەیران و بەو نەهامەتی کە هەبوو هاوکارمان بوون بۆ پێگەیاندنی کادری مامناوەندی. ئێمە ئەوەی جێی خۆشحاڵیە تەنها بەش بووین لە تەنها پەیمانگا کە مەسلحەت و بەرژەوەندی خوێندکارانمان لەسەری خۆماندانا لە کاتی بایکۆت و نەبوونی موچەشا بایکۆت لای ئێمە نەکرا لەبەر ئەوەی کە زانیمان ئەمە زەرەریشی بە خوێندکارانەگا. دەرچوانی ئەم پەیمانگایە پاش تەواوکردنی 2 قۆناغی خوێندن و مەشقی هاوینە بە سەرکەوتووی بڕوانامەی دیبلۆمی تەکنیکی لە بواری پسپۆری خۆیاندا وەردەگرن کە لە ئێستادا بەشی کارەبا یەکێکە لە بەشە زانستیەکانی ئەم پەیمانگایە. ئامانج لە دروستکردنی پەیمانگا ئەوەیە پێگەیاندنی کادرێکی پسپۆری تەکنیکی لە بوارە جیاجیاکاندا وەکو تەکنۆلۆژی کارگێڕی پزیشکی هەتا دوایی پێگەیاندنی کادرێکی مامناوەند لە بوارە جیاجیاکان لە حکوومەتی هەرێم ئیش بکایە لە وڵات. ساڵانە لە بیدایەتەوە دروستبوونیەوە بە یەکەم وەجبە بە قوبوڵ خاص وەرگیران، بەڵام دوایی تر بە قوبوڵی مەرکەزی وەرگیران و ساڵی پار بە سیستمی ڕاستەوخۆ وەرگیران، ئەم ساڵیش بە سیستمی کریدیت و پەرەراڵ وەرگیران. ئێستا ئێمە ئەم ساڵ خوێندن نزیکەی 72 خوێندکارمان هەیە لە قۆناغی 2 بە سیستمی ڕاستەوخۆ وەرگیرانە و 85 خوێندکارمان هەیە ئەمانە بە سیستمی پەرەراڵ و کریدیت وەرگیرانە. 25 خوێندکارمان هەیە پەرەراڵە ئەو دوای بە کریدیت وەرگیراوە. ژمارەی مامۆستامان ئێمە 4 مامۆستامان هەیە و 7 ئەندازیارمان هەیە و نزیکەی 6 دیبلۆم تەکنیکیمان هەیە، بەکەلۆرێسێکی فیزیاشمان هەیە. ئەمە بۆردی تاسیساتە. بۆردی تاسیسات ئێمە ڕۆژانە تاسیسی کارەبامان هەیە لە ماڵان، لە دەوایری حکومی، لە کۆمپانیاکان تاسیسی کارەبایمانەیە. ئەم تاسیساتە گۆڕانکاری تیاکرێ وەکو کارەبا سیرەکەی لە شوێنێک شێوازی تاسیسەکەت ئەگۆڕە لەگە شوێنێکی ترە. ئمڕۆ ئێمە تەجروبەکەی ئێمە لەسەر چییە؟ بەستنی 2 گڵۆب لەگەڵ سویچێکی دوانی. ئێمە نەوعی سویچمان زۆرە، سویچی 1، 2، 3، 4 حەسەب پێداویستەکەی تۆ لەو شوێنەی کە بەکارێهێنی. بۆ نمونێ ئێمە ئمڕۆ تەجروبەکەمان لەسەر سویچی دوانیە.
تەجروبەی داهاتوو ئەبێتە سویچی سیانی، تەجروبەی دوای ئەوە ئەبێتە سویچی چواری. ئێمە چۆن بزانین سویچی دوانی چۆنە بەستین، چۆن ڕەبتێکن لەگەڵ گڵۆپە، ئایا سویچی دوانی یان سویچ تایبەتە بەس بە گڵۆپەوە، ئێمە توانین بەس گڵۆپی پێیشکەین لە حاڵەتێکی یعنی زەروری ئەتوانی شتێتری پێیشکەین. لەلایەن مامۆستایانەوە چەندین وانەی تیۆری و پراکتیکی با خوێندکاران دەوترێتەوە کە زۆرترین وانەکانی بەشی کارەبا پراکتیکین. بالنسبة لتجربة أمرها تجربة معناها لسر طبعا مختبري شبكات كهرباء وتجربة أمرمان لسر محاولة جركة كان distribution transformer. أما محاولة إما ناتوانين طبعا محاولة كي جورب يعني المختبرة دايما إشي بيكون محاولة كي بتشوك معناها تمثيلي أو محاولة كالجركة كان. محاولة جركة كانش عادة أما محاولة شونن بشيء بسرية بنظم كهرباء بسرية بنظم كهرباء وبشي برايمري بدلتا وسكندري بستار. إما لم حالتها كأم محاولة بكارنين لم جوركاني محاولات شن جوري لكن هي أنا مثلا بو سياسات مال بكاردية ببي أو كيفية كهيتي. إما أم محاولة هنا منا محاولة كسياسة وهشتعمل بوكا بدو صو بيزول سياسة وهشتاكا كهرباء محطية شتسد كهرباء محطة إما لجاتي يعزق كيفي بخينا سري لبرينات بان إلا مختبرة يعزق كيفي بكاربينين طبعا يعزق كيفي لين نزيك بيتوا خطر أبو إنسان إما شي ما كرو سياسة وهشتعمل ده أبزينين بدو صو بيزول محاولة سرتا بشي برايمري بدلتا أبسين بشي سكندري كشي بستات هر فيسك لا فيسك كان مثلا سي فيس محاولة سي فيزا فيسي آر و إس و تي أم هولي مرتمي بيالين واني رسم تكنولوجي تأخرن لي لقناغ يكو قناغ دوا هيا خنكار لم وانيا براتي تسودي ذورة بيني كتخرج كابون منا دواي أو رسمي تكنولوجي ورقري رسمي هندسي دواي دو كورس كمان رسمي تكنولوجي رسمي هندسية كورس دوم رسمي كهربائية كأشت قناغي دوم برنامج أوتوكاد من هيك برنامج ذور بسودة بكمبيوتر أو لوحاني كيتالي روري يجرين لقناغي دوا بكمبيوتر دروستي كنوع يعني أتواني خنكار دواي وتخرج كومل استفادة ذوري ليب كيتلا بتايبتي لكمبانيا كان لكرتي تايبتها ذور سودي ليبينه أتواني سود لموانية ببينه واني رسمي تكنولوجي لقل برنامج أوتوكاد لقناغي دوا وان إلكترونيكس لقناغي يجا خنريت بابتكاني سرتاي إلكترونيات كيا شرحكيا وكو دايود و شوازكاين دايود ولا شيء بيكاتي شيا وشن جور دايود من هي ولا شيء بكارديت اینجا چنین ترانزستور و با چی بکاردیت و سودی چیه ولا پارچ الکترونیکانی یان لدوای الکترونیک چون ربط کردید بگشتی اما بدو جور ام محاضره خوانین بشی یکم یان لسر و خوانید به نظری باس کرد لبشی دومیا دین به عملی او یک خوانید معنا لنظریه که یکین به عملی او عملیه بو اوی خوانکار آشنا بی لگل جهازکانه و هم بچاوی خوی ببینید او قصانی که اکریر نظریه که بیکات به عملی و زیاتر آشنا بی لسر بابتکا و تیاگات بشیوه کی گشتی که ام پارچ الکترونیات چی سودی کی هیلنا و دوایری الکترونی و دوایری کهربایی ده. خوێندکاران بە گرنگیەوە باس لە بەشەکەیان دەکەن و ئاماژە بۆ ئەوە دەکەن گەر دەرفەتیان پێ بدرێت دەتوانن ئەوەی لە پەیمانگاکەیان فێربوون سێکتەری کارەبایی هەرێمی کوردستانی پێ بەرەو پێش بەرن. کەم بەشەوە چەندی ساڵە بەردەوام بە لە بەرهەمێنانی کەسانی ئەکادمی بۆ خزمەتکردنی نیشتیمانی وڵاتەکەمان ئەوەی جێ خۆشحاڵی ئێمە و خوێندکارانە کە چەندی مامۆستای ئەزبرز لەم بەشەیە دەرز دەڵێنەوە کە شادە و بڕوانامەی بەرزیان هەیە و خاوەنی ئەزمموونێکی یعنی بەڕاستی جێ خۆشحاڵی ئێمەیە کە ئێمە لە ڕێگای مامۆستایان و دەتوانین فێری ئەم زانستان دەبین وەروەها گوت دەزانین کارە بەشێکی گرنگە لە وڵاتەکەمانەوە ئێمەش ئەمانەوە و ئامانجی ئێمە ئەوەیە خزمەتی نیشتیمانەکەمان کەین لەم سێکتەرەوە چونکە
سێکتەرێکی جیهانیە تاوەکو خزمەتی وڵات و نیشتیمانمان بکەین لەم بەشەی ئەوە فێربووین عنی بەڕاستیت بۆ بەرزکردنەوەی ئاستی وزەی کارەبا لە وڵاتەکەمانە چۆن تو ئەم سێکتەرە بەرەوپێش بەرین وەروەها لە سەندی ڕووی ترەوە کە دەتوانین هەم لە ڕێگای حکوومەت و هەم لە ڕێگای کرد تایبەتەوە وڵاتەکەمان لە ڕووی بەرەوپێشچوونی کارەبا ئەم سێکتەرەوە بە شێوازێک بەرەوپێش بەرین وەروە ئاستی وزەی وڵاتەکەمان زیاتر بکەین ئەم بەشەم بە حەزی خۆم هەڵبژارد لە ڕووی محازەراتەوە هەموو دەرسەکانمان هەیە هەمووی زۆر باشە لە دەرسەکانمان دوو بەشە نەزەری و عملی کاتێکە ئیش عملەکانەکەین هەموو مامۆستاکان زۆر یار هاوکارمانن لە دەرسەکانە و سەرۆک بەشمان زۆر باشە مامۆستاکانمان هەموو ڕێزمان لێگرن و دەرسەکانی زۆر باشی ئەوە فێربوونیێرە لەسەر بەستنی زۆربەی شتەکانی کارەباییە ئێمەش بۆ حکمی ئەوەی کە بەشەکەمان کارەبایە سەرەتا تەسیسات و سادەترین شتی بۆ نمونە بەستنی ماڵێک کە کارەبایەکی تا بەستی لەو شتە سادانەوە دەستمان پێکرد ئێستا بۆ لەحێمکردن و کەویکردن و ئەو شتانش بەکار ئەهێنی لێرە بەشەکەمان زیاتر گرنگی تەسیساتە واتە وەسای کارەبایە تەسیساتی ناوماڵیان تەسیساتی بینایەکە تۆیکی یان خەریتەی بینایەک کە ئەچێشی چۆن تەسیساتێکی بە شێوەیەکی یان دەستی بەنسبەت محازەرە و دەرسەکانمان زیاتر نازارین واتە دوو بەشن نازاری و عملیشن و زیاتر ئەوەی کە ئێمە گرنگی پێدەین عملیەکانە لەبەر ئێمە کاتێکە تەخەڕوجەکەین لەم بەشە نازناوی ئێمە شاهاتی ئێمە بریتە لە فەنی واتە تەسیسات و بەنسبەت مامۆستاکانیشەوە لەخوا بەزار مامۆستاکانمان بەعامی زۆر باشن لەگەڵمان ماندوو ئەبن و ئێمە سوپاسیشانەکەین چکە ئێمە پێ ئەگەێنن واتە وامان لێ ئەکەین لەسەر پێی خۆمان بۆستینەوە گرنگی بە خۆمان بدەین و لە دوارشدا ئایندێکی بەگەشت بۆ خۆمان بنیا بنێ کارەبا سوودێکی باشی هەیە ئەگەر لەگەڵیا بڕۆیت باشە ینی لە هەموو شوێنێک کارەبا هەر بەکار دێت من پێشتر نەمەزانی گوڵە پشت بەستم و سارد و گەرم چییە و کارەبای سریفێست و ئەو شتانە چێ بەس ئێستا هەموو شتێک شکر لێرە فێر بوو لەم بەشە فێری زۆر شت بوومە سەبارەت بە وانەکان زانیارێکی زۆرم وەرگرتووە لە ڕووی مامۆستا و مامۆساکانمان بە شێوەیەکی باش وانەکانمان تێ ئەگەێنن ئاستی تێگەیانیان زۆر باشە ینی بە شێوازێکی باشە وانەکانمان عملی و نەزەرین لە عملەکانە فێری شێوازی ڕەبت و چۆنێتی باسکردنی محاویلە و محەڕیک و ئەم جۆرە بابەتانە بین کە پەیوەندی بە کارەباوەیە و ئومێدشمان وایە بۆیە خوێنین کە لە داهاتوودا دابمەزرین پیشەی خۆمان هەبێت سەبارەت بە ئیختیساسی خۆمان ئەگەر هاتوو لەم بەشەشە نەماتوانی دامەزرین لە بەشێکی خۆمانە هەوڵە دەین لە ڕێی ئەو پیشانەی تر کە ئەیزانین و کاری تر بکەین بۆیە من ئەم بەشە ئێمە بە شێوەی چۆنەڵی بە شێوەی ڕاستەخۆ لێرە وەرگیراوین دیارە بەشێکی زۆر باشە لە ئەم دەڤەرەیە دوای ئەوەش ئەتوانیت تۆ چەندین مواصفاتی ئەم بەشەکە ئەتوانی لە شوێنێکا بۆ خۆت لە هەر ئەوە ئێمە چاومان لەوە نەوێ بڵێ حکوومەت هەر تاعینمان ناکە یان تاعینات و شتیوانی ئەتوانیت لە شوێنێکا بۆ خۆت لە دوکانێک دانی یام چیتە کۆمپانیەکان لەوێ کار بکەیت. بەشی کارەبای پەیمانگای تەکنیکی چەمچەماڵ خاوەنی ژمارەیەک تاقیگەی نوێیە کە چەندین ئامێری باش و نوێی لە خۆگرتووە و خوێندکاران دەتوانن بە شێوەیەکی زۆر باش لی سوودمەند بن. تاقیگەکانمانێش پێکهاتووە لە تاقیگەی ئەلکترۆنیک دەوایر تاقیگەی مەکائن شەبەکە تاقیگەی تەسیساتمان هەیە وەرشەمان هەیە معامل و تاقیگەی حاسیبەمان هەیە تایبەت بە خۆمانە و هۆڵێکی مەرسەممان هەیە و هۆڵێکی خوێندنمانیش هەیە. ئەم مختبەری کە جەنابتان لێرن ئەم مختبەری مەکائن شەبەکاتی کارەباییە پێکهاتووە لە کۆمەڵە جیهازی باش ئێمە ساڵانە کە مەجموعەی خوێندکار وەرەگرین لەسەر ئەم مختبەرە چەند ئامادەیانەکەن ئەم خوێندکارانە ئامادەکەن بۆ ئەوی بتوانن سبەینە لە داهاتووە کە لە دایرەکانە لە شوێنانە کە ئیشەکەن علمێکیان پێبێ وەکو یەکێکی سەرەتایی نەبن کە هیچ نەزان لێرەش بابەتەکانمان زیاتر لەسەر ئیشی محاویلەی گەڕەکەکان و لەسەر محرکات و مۆلیدات و ئەو جیازانەی کە زیاتر بۆ ئیشی پێکرێت لە ماڵەکانمانە کە بەکاردێ لە بەشی کارەبایە. ئەم تاقیگەی ئێوەلێن تاقیگەی کۆمپیوتەرە دەرسی کۆمپیوتەر ئێمە ئێستا حالیان لە مایکرۆسۆفت ئۆفیسە خوێنین ئۆفیسیش پێکاتوە لە کۆمەڵێک بەرنامج لەوانە وۆرد ئێکزل پاوەرپۆینت ئەکسس و تا دوایی ئێستا حالیان ئەمان قۆناغیەکن وۆردە خوێنین ئەوەندی فریا بکەوین بە تەواوی وۆرد بە کاملی خوێنکارە توانێ لە کاتێ تەخەڕوجەکە راپۆرتی خۆی ئەو بەحسی خۆی کە هەیەی
ئەو بەحسی خۆی کە هەیەی بەدەستی خۆی بینوسێتەوە و ئەشتوانێ ئەگەر پرینتەری هەبێ بەدەستی خۆی تەبعی بکا و هیچ پێویست ناکا بچێ لە بازاڕە ئەو ئیشانە بکات تەنها ئەوەندەی تیا هەیە وردەکاریەکانە بێ زۆر جۆڕایەڵ بێ بە جوانی بینوسێتەوە ئەمە بەنسبەت وەردەوە بە نسبەت ئێگزڵیشەوە ئەگەر مەجال هەبێ توانین لە قۆناغی یەک وەریگرین نەبوو لە قۆناغی دوو ئەوە ئێگزڵ و پاوەرپۆینتیش وەرئەگرین بەڕاستی ئەم سێ چوار بەرنامەیە زۆر زۆر ضرورە بۆ خوێنکار فێری بێت لە هەر دایرەیەک لە هەر کۆمپانیایەک لە هەر شوێنێک کە بڕوا مقابلەیەک بکە جارە پێش هەموو ستێپێڵێن ئایا تۆ وەرد دەزانی ئێگزڵە زانی پاوەرپۆینت دەزانی ئەکسس زانی بۆ ئەمانە بە تایبەتی وەرد بۆ تایبکردن زۆر زۆر ضرورە و ئەتوانێت لە بازاڕی سوودی لێ ببینێ لە بازاڕ ئەتوانێت لە ئۆفیسەکانە ئیشی باشی لەسەر بکە زۆر کەسمان هەیە لە بازاڕە ئیشی تایپوانەکە کە هاتووە لێرە وەرگیراوە بە تایبەتی احتیمامی داوە بە مختبەری کۆمپیوتەر بۆ کۆمەڵێک گیر و گرفتی هەیە لێرە بۆی چارەسەر کراوە قۆناغی یەک نۆ وانەمان هەیە وانەکانیش پسپۆریان تایە و یاریدەدەرێ و وانەیشی هەیە گشتیە وانە اختصاصەکان هەمانە دەوائری کارەباییە کە ئەلکتریک سێرکتی پێڵێن و ئەلکترۆنیکسمان هەیە و تاسیساتمان هەیە و معاملە کە ئەمانە اختصاصن وانەکانیش بەعام ئەکرێنە سێ بەشەوە بەشێکیان پراکتیکی و تێوریە بەشێکیان بەس پراکتیکیە وەکو معامل بەشێکیانیش بەس تێوریە لە قۆناغی دووەمیش هەمان شێواز نۆ وانەمان هەیە وانەکانیش هەمان شێواز وانەی اختصاصن تقریبا وانە اختصاصەکانی شەبەکاتی کارەباییمان هەیە تاسیساتی کارەباییمان هەیە مەکانی کارەباییمان هەیە هەمان شێواز معاملی دوومان هەیە ئەمانە هەمووی اختصاصن و ڕسمی ئۆتۆکاتمان هەیە تەطبیقاتی حاسیبەمان هەیە و پرۆژەمان هەیە ئەمانە هەمووی وانەکانی قۆناغی دووە بەعام لە قۆناغی یەک و دوو ڕێژەی پراکتیکیەکان لە 160 و تقریبا 3 لە 100 ڕێژەی پراکتیکیەکان مادام انحیازی عکسیە ئەبێ لەگەڵ چی ڕەبتیکەم لەگەڵ مجابەکە دایبنێم سالبەکەی شێهێنم بۆ خوارەوە ئێستا من چیم کرد کۆمۆن ئەمیتەرم دروست کرد و ڕسمەکەم کرد و پێویستیم چییە بە ئەمیتەرێکە بۆیە ئایسیم بۆ بخێنێتەوە پێویستیشم بە ڤۆڵتێرێکە بۆی چیم بۆ بخێنێتەوە VCM بۆ بخێنێتەوە VCC IC و VC ئەنووسم چەند نەتیجەیەکم بۆ دەرچێ بۆ لێرە نەتیجەکەمان بۆ دەرچوو لە گروپەکەی ترا 0 کە VCCم زیاد کرد بۆ نەموو بە پۆین دوو ئەنجا توێستر زیاد یەکەم پۆین 5 پۆین 8 پۆین 5 ئەبینم IC لێرە چی بوو جێگیر بوو سابت بوو لە نرخەیەکی دیاری کراوە جار جاریش ئەیان بین بۆ مەسەڵەن بۆ کارگەیەک لە کارگەکان ئەمانە وەکو شتێکی پراکتیکی دیار ئێمە دائیمەن لە مەشقی هاوینەیە زۆر جار هەبوو تەلەبەمان هەبوو ڕۆشتۆ بۆ مەشقی هاوینە دوای لەو شوێنە دامەزرا ئەم سێ چوار دێڕە بە ئینگلیزی لەگەڵ سێ چوار دێڕ بە عەرەبی ئەنووسینەوە محاولەکەین ئەو دێڕانەی کە ئەنووسینەوە پەیوەندی بە کارەباوە هەبێ وەکو مەثەلەن ئێرە ڕاستە مختبەری کۆمپیوتەرە بەڵام بەشی ترانسیستەر یەکێکە لە ئەدەواتە ئەلیکترۆنیەکان بۆیە هەم فێری وەردەکابی هەم وەکو بەشی کارەباش ئەم چوار پێنج دێڕان نووسیتەوە دوای ئەوە دێنە سەرەوەی کە لە وەردا چۆن درۆپکەپ بەکاردێنین درۆپکەپ بۆ ئەوەمانە کە دێڕی یەکەمە یەکەم حرف چۆن گەورە بکەینەوە چەند سانتیمەتر دوور بێ و چەند خەتیش بگرێتەوە ئێستا لێرەیە باس یەکەم جار باسی پرینتینگەکەین وشەی ترانسیستەر نابێ لە بیرمان بچێ ئەو وشەی یەکەم کە ئەینووسیتەوە نابێ سپەیسی بدەیتێ چونکو ئەگەر نووسیت پرینتەرت نووسی بۆ نمونە پی دوای ئەوە سپەیسێکت دابێ بەس حرفی پیەکەت بۆکە بۆیە نابێ سپەیسی بدەیتێ
ئەم بەشە بەگشتی فێری دامەزراندنی کارەبا دەبن، تاسیساتی ماڵان بەعام فێرە بن، فێری لەفی ماتۆڕات ئەبن، فێری ڕێخستنی وەرشە کارەبایەکان ئەبن، چاکردنی ئامێرە کارەبایەکان بەعام. ئەگەر لە بواری حکومیش نەبێ ئەتوانێت لە بوارە تایبەتەکانە ئیشکەن. ئێستا بۆ نمونە ئەوانەی پاپێرار تەخەڕوجیان کردووە، نزیکەی 16 خوێنکارمان ئێستاکە لە کۆمپانیایەکن لە بینی تەکیە و سلێمانیا لێو کارەکە. دەرچوانی ئەم پەیمانگایە پاش تەواوکردنی 2 قۆناغی خوێندن و مەشقی هاوینە بەسەرکەوتووی بڕوانامەی دیبلۆمی تەکنیکی لە بواری پسپۆری خۆیان داوەردەگرن و لە فەرمانگەکانی حکوومەتی هەرێم و کەرتی تایبەتدا خزمەت بە بوارەکەیان دەکەن.